يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. قال الله تعالى: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أوصيكم بتقوى الله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. مسلمانانی خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار برژێ بەسەر هەموو لایەکماندا لەم ڕۆژە پیرۆز و مبارەکەدا ئینشاء الله. بە پشتیوانی خوای پەروەردگار لە وتاری ئەمڕۆماندا باسی شتێک ئەکەین کە هەموومان لە ژیانماندا پێویستە سەرنجی بۆ بدەین و هەموو کاتێک لە یادمان بێ و لە بیرمان بێ و لە خەیاڵماندا بێت. بۆ نمونە هەر شتێک سەرەتای هەبێ کۆتاییەکەشی هەیە، هەر شتێک کە بیدایەتەکەی دەست پێ دەکا دەبێت چاوەڕوانی ئەنجامی نهاییەکەشی بکرێ، ئەویش حوسن الختام، کۆتایی خێری کە پیا و ساڵحان و پێغەمبەران هەموو کات دوعایان ئەوە بوو، دەیان فەرموو خودایە ئاخیرەتمان خێر بکەی، بەڕووسپی بگەڕێنەوە بەرامبەر تۆ بە لیقای تۆ. بۆیە لە ژیانی دنیاشماندا ئەگەر هەر شتێک سەرەتای هەبێ هەموومان چاومان لەسەر ئەوەیە چاوەڕێی نیهایەتەکەی بکەین ئەنجامەکە چی دەبێ ئاخۆ. بۆ نمونە قوتابیەکە دەخوێنێ لە قوتابخانە چاوەڕێ دەکات تاوەکو سەری ساڵ نەتیجەکە وەردەگرێ، ئەوە پێی دەگوترێت ئەگەر چاک بوو ناجح بوو سەرکەوتنی بەدەستێنا ئەوە حوسن الختامە، سەرکەوتوو بوو ئەو کەسە. بۆ نمونە کەسێکە لاعیبە، کەسێکە زۆرانبازە، چاوەڕێی لەحزەی کۆتایی دەکرێت کە سەرکەوتن بەدەست بێنێ، کە سەرکەوت ئەوە ئەو کەسە کۆتایی خێر بووە. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی ئیبراهیم ئایەتی 27 دەفەرموێ: يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء. سەرنجی ئەو ئایەتە بدەین خۆشەویستان. خوای پەروەردگار دەفەرموێ ئەی باوەڕداران، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە، خوای پەروەردگار ئیمانی ئێوەی دامەزراندووە، سابتی کردووە لەسەر چی؟ لەسەر قەولی چاکە و لەسەر کاری خێر لە دنیا و لە ئاخیرەتدا، لە ژیانی دنیا و لە ژیانی کۆتاییدا. و هەروەها دەفەرموێ خوای پەروەردگار ستەمکاران ڕیسوا دەکا و خوای گەورە هەرچی بێوێ ئەنجامی دەدا. بۆ نمونە ئەو کەسێک کە باوەڕدارە و ئەو کەسێک کە بێباوەڕە هەرگیز لە لای خوای پەروەردگار وەکو یەک نین، جیاوازیان گەلێک زۆرە، هەم لە دنیا و هەم لە ڕۆژی زیندوو بوونەوەدا. بۆیە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرموێ خوای پەروەردگار بەمانای ئەوەش دێ کە ئینسانی موسڵمان کاتێک لە ژیاندایە خوای پەروەردگار کاری خێری پێ ئاشنا دەکا و هەروە کاتێک کە وەفات دەکا
یەکەم ڕۆژی ژیانی قیامەت و قەبر دەست پێ دەکا لەوێدا وەڵامی مەلائیکەتەکان بە ئاسانی و بە سەرکەوتووی دەداتەوە. ئەو کەسەی کە باوەڕی هێناوە خوای پەروەردگار ئیمانەکەی چەسپاو کردووە و جێگیری کردووە. هەروەها خوای پەروەردگار لە سوورەی جاثیە ئاەتی 21دا دەفەرموێ ئەم حەسیبە الذین اجترحوا السیئات أن نجعلهم كالذين آمنوا وعملوا الصالحات سواء محياهم ومماتهم ساء ما يحكمون. دەفەرمێ خوای گەورە ئایا ئەو کەسانەی کە خراپەیان کردووە، ئایا ئەو کەسانەی کە تاوانیان ئەنجام داوە، ئایا ئەو کەسانەی کە بێباوەڕ بوون وا گومان دەبن وەکو ئەو کەسانەوان کە باوەڕیان هێناوە و ئیمانیان هێناوە و بەردەوامن لەسەر نوێژەکانیان و لەسەر کارە خێر و چاکەکانیان؟ ئایا لە ژیانی و لە زیندوی و لە مردوویدا وەکو یەکن؟ خوای پەروەردگار دەفەرمێ ئای ئەوانە چەند بە خراپی دادوەری دەکەن، چەند بە نایەکسانی دادوەری دەکەن، بێگومان نەخێر ئەوانەی کە ئیمانیان هێنا و باوەڕیان هێناوە لە ژیان و مردنیان وەکو ئەوانە نین کە باوەڕیان هێناوە. لەبەرەوەی ئینسانی باوەڕدار ئیمانی بەخوایەک هەیە، ئیمانی بەوەی هەیە کە ڕۆژێک دادی خوای پەروەردگار زیندوی دەکاتەوە، خوای پەروەردگار بە لیقای خۆی شادی دەکا ئەگەر کەسێکی باوەڕدار بی. حسن الختام یەکێکە لەو مژجێنی خۆشانەی کە خوای پەروەردگار بە ئینسانی باوەڕداری دەبەخشێ. هیچ کەسێک نییە تەمەنای ئەوە نەکە خوای پەروەردگار ئاخیری خێرکە. هەمومان نوێژ بۆ ئەوە دەکەین، ڕۆژوو بۆ ئەوە دەگرین، کاری چاکە و خێر بۆ ئەوە دەکەین کە نیەتمان ئاخرەتمان خێر بی. و نیشانەکانی ئاخیر خێری گەلێک زۆرن. من لە خزمەت جەنابتاندا باسی 4 خاڵ دەکەین کە ئەوانە نیشانە و علاماتن بۆ ئەو کەسەی کە ئاخری خێرە. الموت على كلمة التوحيد لا إله إلا الله. هر كسيك لسر كلمة لا إله إلا الله محمد رسول الله دا وفات بك أو كس آخرتي خير بوا أو كس حسن الختام ببخشراو هدي خواي پروردگاري ببخشراو. عن معاذ بن جبل قال قال رسول الله صلى الله عليه وسلم من كان آخر كلامه من الدنيا لا إله إلا الله دخل الجنة. هر کەسێک لە کۆتا کەلیمەی کە گیانی دەردەچێ کەلیمەی لا إله إلا الله بێ ئەو کەسە داخلی بەهەشت دەبێ، خوای پەروەردگار بە بەهەشتی خۆی شاد دەکا. و لە حەدیثێکی دیکەدا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ لقنوا موتاكم لا إله إلا الله. مردوەکانتان یاخود ئەو کەسانەی کە لەسەر جێگاون کەوتون کاتی ئەوەیە کە ڕوحیان دەردەچێ زۆر بە بنجێیاندا بڵێن لا إله إلا الله، بەڵکو ئەویش بێتە سەر زمانی و خوای پەروەردگار بەو کەسەی قبول بکە کە حسن الختامی پێدەبەخشێ، خوای پەروەردگار بە شەهیدی وەردەگرێ، زۆر لە بنجەیدا دووبارەی بکەنەوە. خاڵی دووەم الموت على عمل صالح. هر کەسێک بمرێ لەسەر کاری خێر خوای پەروەردگار بەهەشتی پێدەبەخشێ. عن أنس قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا أراد الله بعبد خيرا استعمله. قالوا وكيف يستعمله؟ قال يوفقه لعمل صالح قبل موته. جبدن پیغمبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ هەر کەسێک خوای پەروەردگار ئاخرەتی خێر بکە ئەوە کاری خێر ئەنجام دەدا. ئەو کەسە لە کاتی مردنیدا خەریکی ئەنجامدانی کاری خێرە، پێش مردنی کاری خێر ئەنجام دەدا، لە نوێژە، لە عیبادەتە، بە ڕۆژووە، لە کار و کەسابەتێکی حەڵاڵە، ئەوانەیان هەمویان دەچێتە بابی ئەوەی ئەو ئینسانە داخلی بەهەشت بێ ئینشاء الله.
الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون سلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعلمون. لسورة النحل آيات السجود خواهي پروردگار دفرمي ئەوانەی فریشتەی جان چێشان جانیان دەچێشن بە پاچی، فریشتەکان پێیان دەڵێن سەلامتان لێبێ، سڵاوتان لێبێ، بچنە ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار بۆی داناون، بەوەی کە لە دنیادا ئەنجامتان دەدا، بەهۆی ئەو کردەوە چاکانەی کە ئێوە خەریکی من ڕۆژانە ئەنجامتان دەدا. ئێستاش کاتی ئەوەیە ئەو خەڵاتە وەربگرن و داخیلی ئەو بەهەشتە بن کە خوای پەروەردگار بەهۆی کارە چاکەکانتانەوە بۆ ئێوەی داناوە. من مات وهو يصلي أو يصوم أو يتصدق، هەر کەسێک لە کاتی نوێژکردندا و لە کاتی بەڕۆژووبووندا و لە کاتی ئەنجامدانی خێردا سرا وعلانیە، بە ئاشکرا و بەنهێنی، هەر کاتێک کە خێر ئەنجام دەدا لەو کاتانەدا ئەوە داخلی بەهەشت دەبێ، بە مەرجێک خاڵیسەن مخلیسەن لە بۆ خوای پەروەردگار بیکە. هەروەکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ عن حذيفة قال النبي صلى الله عليه وسلم من صلى صلاة ابتغاء وجه الله ختم له بها دخل الجنة، ومن صام يوما ابتغاء وجه الله ختم بها دخل الجنة، ومن تصدق بصدقة ابتغاء وجه الله ختم له بها دخل الجنة. پیغمبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ هەر کەسێک لە کاتی نوێژدا خەریکی نوێژکردنە خوای پەروەردگار ڕوحی دەربچوێنێ، خاڵیسەن مخلیسەن نوێژەکەی لە بۆ خوای پەروەردگار ئەنجام دابێ، ئەو کەسە داخیلی بەهەشت دەبێ. وهروەها دەفەرمێ هەر کەسێک زچی برسی بکا و خۆی توێنو بکا لە بۆ خوای پەروەردگار بە ڕۆژوو ببێ، تەنها بۆ خوای پەروەردگار و نیەتی خوای پەروەردگار بێ، وهروەها بەردەوام بێ لەسەری، بەردەوام بێ لەسەر نوێژکردن، بەردەوام بێ لەسەر ڕۆژوگرتن، ئەوە خوای پەروەردگار داخیلی بەهەشتی دەکا. بە هەمان شێوە ئەو کەسەی کە لە کاتی ئەنجامدانی کاری خێرە، لە کاتی ئەنجامدانی خێرکردنە بە فەقیر و هەژاران و بەردەوامە لەسەر خێرەکانی، جاوەکو پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر بە یەک لە تەخورماش بی خێری خۆی ئەنجام دەدا، بەردەوامە لەسەر خێرکردنەکەی، بەردەوامە مانگانە بەشێکی لەو داهاتەی دەستی دەکەوێ، دابەشی دەکا بەسەر ئەو کەسانەی کە فەقیری مستەحقن، بەردەوامە لەسەر خێرەکەی و خوای پەروەردگار لەسەر ئەو کارە خێرە بیمرێنێ، ئەوە حوسن الختامی پێبەخشیوە داخلی بەهەشتی دەکا. لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە سەحابیەکان لە ئەنجامدانی حەج و عومرەدا بە جلچی ئیحرامەوە وەفات دەکا. خەبەر دەینن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، دەفەرمون ئەی پێغەمبەری خوا فلانە کەس بە جلچی ئیحرامەوە وەفاتی کردووە، چۆن بینێژین؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی اغسلوه بماء وسدر ولقنوه في ثوبه ولا تخمر رأسه ولا وجهه فإنه يبعث يوم القيامة ملبيا. فرمووی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام جلو پۆشاشەکەی خۆی لێ لول بدەن و سەر و چاوی لەسەر دەم و چاوی لا بدەن، بە جلکەکەی خۆی بینێژن، لەبەرەوەی چۆن لە دنیادا کە ڕۆحی دەرچووە گوتیتی لەبەیک اللهم لەبەیک، خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا مولەبیەن بە تەلبیە بە لێدانی ئەو زیکرە خوای پەروەردگار زیندی دەکاتەوە، ڕۆحی بەبەردا دەهێنێتەوە، لەبەرەوەی ئەو کەسە شەهید بووە. ئەوەشیان بەڵگەیە لەسەر ئەوەی هەر کەسێک لە هەر شوێنێک لە هەر کاتێک لە ئەنجامدانی هەر کارێکی خێردا وەفات بکە، ئەوە ئەو کەسە شەهیدە، خوای پەروەردگار بڵێی شەهادەتی پێدەبەخشێ. هەروەکو ماوەیەک پێش ئێستا بیستمان لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر مامە حاجێک لە نوێژی بەیانیدا لە ناو نوێژ و لە سوزدەدا گیانی دەرچوو، خوای پەروەردگار بڵێی شەهادەتی پێدا بە ئێمە و بە هەموو مسلمانانی بەخشی ئینشاء الله.
حسن الظن بالله سبحانه وتعالى. سيم خال أويا إنسان مسلمان بروادار دائما حسني خير ظني خير بباب أخوي پروردگار. هروكو پیغمبر خو عليه الصلاة والسلام ده فرمي عن جابر قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم قبل موته ب3 أيام يقول لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله عز وجل. جابر ده فرمي بر لوی پیغمبری خوا وفات بکا بە 3 ڕۆژ فەرمووی هەموو ئینسانێکی مسلمان بەر لەوەی وەفات بکا پێش ئەوەی بمرێ پێویستە حوسنی ظنی باشی بەخوای پەروەردگار بە. دائما بیر و فکری وابێ ئیلا خوای پەروەردگار لێت خۆش دەبێ لەبەرەوەی مسلمانی، لەبەرەوەی ئیمانداری، لەبەرەوەی نوێژکەری، لەبەرەوەی ڕۆژانە خەریکی کاری چاکەی إلا خوای پەروەردگار لێت خۆش دەبی. دائما بە گومانێکی چاک بەرامبەر بە خوای پەروەردگار پێش ئەوەی وەفات بکەن. گومانی باش، دڵی پاک، دڵی صاف ئەوەیە کە ئینسان نوێژ دەکا و عیبادەت دەکا ئینجا ئیمانی بە خوای پەروەردگار صافە و دەرێ دڵێکی پاکم هەیە. نەک نوێژ نەکەی و عیبادەت نەکەی و بە ڕۆژوو نەبی بڵێ من دڵم صافە و دڵم پاکە و دڵم چاکە. نەخێر. ئەگەر هەموو ڕۆژێک خەریکی خێرکردن بی، خەریکی چاکەکردن بی، مادەم نوێژ نەکەی هەمووی بەتاڵە، هەباءن منثوورا، هەمووی بەتاڵە. لەبەرەوەی نوێژکردن ئینسانی کافر و مسلمان لە یەکجیا دەکاتەوە. کۆتاخاڵ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەنەس دەجێڕێتەوە دەفەرمێ دەربارەی ئەوەی کە ئینسان حسن الختامی خوای پەروەردگار پێ ببەخشێ بەردەوام خەریکی دوعاکردن بێ، بەردەوام لە دوای نوێژەکان داوا لە خوای پەروەردگار بکە بڵێ خوایە گیان لێت دەپاڕێمەوە ئاخیرەتمان خێر بکەی، خوایە کاتێک کە ڕوحمان دەردەچێ ئەو کاتە بێ کە تۆ لێمان ڕازی بی. بۆیە زۆر دوعاکردن یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئەنەسی کوڕی مالیک دەجێڕێتەوە دەفەرمێ من کاتێک کە لە دوای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نوێژم دەکرد من نزیک بووم لە شانەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتێک کە پێغەمبەر سەلامی دەدایەوە دەیفەرموو اللهم اجعل خير عمري آخره وخير عملي خواتمه وخير أيام يوم ألقاك. الله پیغمبر خوا عليه الصلاة والسلام دي فرمو خواهی پروردگار داواد لێ دەکەم و لێت دەپاڕێمەوە تەمەنم لە ئاخیرەکە و لە کۆتاییەکەیدا خێری تێدا بجێڕی. خواهی پەروەردگار کارەکان و کردەوەکانم ئەو کردەوانە بێ کە ئاخیرەکەی خێری تێدا بێ، تۆ لێم ڕازی بێ ئەو کردەوانە ئەنجام بدەم. وخەیرە ئەیامی یەومە ئەلقاک و باشترین ڕۆژەکان و چاکترین ڕۆژەکانم ئەو ڕۆژانە بێ کە ئاشنا دەبین بە لیقای تۆ، کە دەگەین بە لیقای ڕەب العالەمین. وتارەکەم درێژ ناکەمەوە، کۆتایی بە وتارەکەم دەینم داوا دەکەم لە خوای پەروەردگار ئاخیرەتمان خێر بکە. خدای پەروەردگار لێت دەپاڕێینەوە بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی. خدای پەروەردگار لێت دەپاڕێینەوە لە گوناهەکانمان خۆش بی. خدای پەروەردگار لێت دەپاڕێینەوە نوێژەکانمان قبول بکەی، عیبادەتەکانمان قبول بکەی. خوای پەروەردگار لێت دەپاڕێینەوە لێمان خۆش بە، لە گوناهی داک و بابمان خۆش بە، ڕەحممان پێ بکەی یا رب العالمین. لە گوناهی مردووەکانمان خۆش بی یا رب العالمین. خوای پەروەردگار لێت دەپاڕێینەوە لەم ڕۆژە پیرۆز و مبارەکەدا ئەوانەی کە داوای دوعایان کردووە و نەخۆشن لەسەر جێگا یا رب العالمین شیفایان بدەی. خدای پەروەردگار هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی، شیفای عاجلی لە بۆ بنێری یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمین.
يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.